يعني ئێستاکەنە موسایەکی یەکەمی بێڕکابەر منافیسێکی بۆ دروست بووە لە عیلمێکا کە لەم شارەزاتر و زاناترە. موسا ئۆقرە بەخۆی ناگرێ ئەڵێ لا ئەبڕەح، خۆم ناگرم، ئۆقرە بە خۆم ناگرم حتا ئەگەم ئەو شوێنە ئەو پیاوا بینمەوە، ئەو ئەمضیە حوقوبە یاخود چەند ساڵێک ئەڕۆم بە ڕێگەیە ئەبێ بڕۆم و ئەو پیاوە بدۆزمەوە. ئاخر موسا پیاوێکە لای تۆ نییە، ئیشی بە تۆ نییە، لە قەومەکەی تۆ نییە، نزیک نییە لە تۆوە، چ پێویستە کات تۆ لەم تەمەنەیە کە تەمەنت هەڵی بواردووە بچیت و بە شوێن عیلما بگەڕیت و ئەم پیاوە بدۆزیتەوە و دیسانەوە دەرزی لا بخوێنیت و بیتەوە بە قوتابی. زۆر قورسە، زۆر قورسە ئینسان لە ناو ماڵ و مناڵی خۆیاکە ئیستیقراری کرد هەڵکەنێ. زۆر زەحمەتە ئینسان بە پێ بڕوا ماوەیەک و هەتاوەگە و ئەگاتە کۆنفرانسێک و مؤتەمەرێک و پیاوێکی عالم و بەحسێکی بە قوتی تیابینێ. زۆر زەحمەتە ئینسان پاش ماوەیە لە دابڕان لە خوێندن کە محازەڕەکانی هەمووی فڕێیا و نازانێت کتێبەکانی چی لێ کردوون جارێک لێ بچێتەوە سەر خوێندن. باسی چیرۆکێکەکەین. ئەم چیرۆکە بەقەدەر حرفەکانی خۆی، بەقەدەر وشەوشەی خۆی، بەقەدەر گەورەی قورئان واتای تایە و فێرمانەکات ئێمە چۆن بە دوای عیلمەوە بین و عیلم کەیە و تا کەیە و تا چەندێک تۆ بە دوای عیلمەوە ئەبیت و هەوڵی بۆ ئەدەیت و لە کەیە ئەوەستیت. ئەویش بابەتی قسەیەکە کە خوای گەورە لە قورئانە بۆمانە ژێڕێتەوە لە سوورەتی کەفە بە ناوی قسەی موسا و خضر. ئەم بابەتە بابەتێکی زۆر عیلمیە، لەوانەیە ئێمە مەڕل کیرام کە جومعانەی خوێنین بەسەریا تێپەڕین و هیچ ئەعتیبارێک بۆ کەلیمەکان دانەنین و زۆر جار ئاگاشمان لێی نەبێ کە چیەڵین و چیە خوێنین. بەڵام بەڕاستی زۆر بە پێزە، زۆر گەورەیە ئەگە بتوانین کەلیمە بە کەلیمە وشەکان هەڵبژێرین بۆ ئەوەی کە بزانین خوای گەورە باسی چیمان بۆکە. خوای گەورە حیکایەت خوان نییە قسە بۆ ئێمە بجێڕێتەوە، بەڵام ئەوێ شتێکی لەمە گەورەترمان فێرکە بۆی کە بێ بە دەرز و عیبەر بۆمان. خوای گەورە فەرمێ وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا. خوای گەورە فەرمێ موسى على جلالة قدره، موسایەک کە قەومەکەی لە فیرعەون ڕزگار کرد، موسایەک کە بوو بە پاشا بەسەر هەموو بەنی ئیسرائیلەوە، موسایەک کە هەرێمێکی گەورە و وڵاتێکی گەورەی بەڕێوە ئەبرد، موسایەک کە لەگەڵ ئەرکی بەڕێوەبردنە حەلەقەی وەصل بوو لە بینی ئەرز و ئاسمانە، موسایەک کە پێغەمبەری بەنی ئیسرائیل بوو، موسایەک کە یەکێک بوو لە پێغەمبەرە ئولول عەزمەکان، موسایەک کە کەلیم اللهە. ئەفەرمێت لا أبرح حتى أبلغ مجمع البحرين، کۆڵ نایەم هەتا ئەگەمە شوێنی بەیەگەیشتنی هەردوو بەحرەکە کە مەوجەدا و ئەچن بەناویەکە. ئەتوێ بگەیتە چی ئەی موسا؟ ئەتوێ وازە چی بێنیت؟ ئەتوێ بڕێی بۆ چۆ؟ ئێوێ بە خزمەتی پیاوێ بگا کە عیلمی لە خۆی زۆرترە. سبحان الله، سەیری ئەم هەستەکە، سەیری ئەم بۆچوونەکە، سەیری ئەم قەناعەتە بکە. ئەمەش لە چیەوە بۆی دروستە بێ؟ جارێکیان موسا لە ناو بەنی ئیسرائیلە وتارەدا باسی فەزلی خوای گەورەیان بۆ ئەکات. خوای گەورە فەرمێ وەذەکیرهم بئەیام الله، بیری نعمەتەکانی خوای گەورەیان بخەرەوە ئەی موسا کە خوای گەورە چی بۆ بەنی ئیسرائیل کردووە. موسا ئەو نە قسە ئەکا و ئەو نە خەڵکەکە ئەچێتە جۆش و خڕۆش و هەوای خۆیانەوە. یەکیان لێ پرسی ئەرێ موسا بۆ خاتری خوا کەس لە تۆ عالمتر هەیە لە دنیاە؟ موسا شەڵێ نا، کەس لە من عالمتر نییە. ڕاستی شەکا بە قیاسی ئەو ڕۆژە بێ کە ئەو تاکە پێغەمبەری بەنی ئیسرائیلە و هارونی براشی ئەگەر پێغەمبەر بێ لەژێر دەستی ئەمایە، ئەم داوای کردووە کە بێ بە پێغەمبەر. ناکرێت دێ کەسێک لە پێغەمبەر عالمتر بێ. ناڵێ ئەڵڵاهو ئەعلەم، خوا ئەزانێ باشتر لە من. خوای گەورە پێیە فەرمێ جبریلی بۆ نێرێ ئەی موسا بچۆ بۆ شوێنی بەریەکەوتنی دوو بەحرەکە، بچۆ بۆ ئەو شوێنە، لەو شوێنەی ماسیەکەت لێکەوتە ئاوە پیاوێک کە بینی لە تۆ عالمترە. لا إله إلا الله. يعني ئێستاکەنە موسایەکی یەکەمی بێڕکابەر منافیسێکی بۆ دروست بووە لە عیلمێکا کە لەم شارەزاتر و زاناترە. موسا ئۆقرە بەخۆی ناگرێ ئەڵێ لا ئەبڕەح، خۆم ناگرم، ئۆقرە بە خۆم ناگرم حتا ئەگەم ئەو شوێنە ئەو پیاوا بینمەوە.
ئەو ئەمضیە حقوبە یاخود چەند ساڵێک ئەڕۆم بە ڕێگەیە ئەبێ بڕۆم و ئەو پیاوە بدۆزمەوە. ئاخر موسا پیاوێکە لای تۆ نییە، ئیشی بە تۆ نییە، لە قەومەکەی تۆ نییە، نزیک نییە لە تۆوە، چ پێویستە کات تۆ لەم تەمەنەیە کە تەمەنت هەڵی بواردووە بچیت و بە شوێن عیلما بگەڕیت و ئەم پیاوە بدۆزیتەوە و دیسانەوە دەرزی لا بخوێنیت و بیتەوە بە قوتابی. زۆر قورسە، زۆر قورسە ئینسان لە ناو ماڵ و مناڵی خۆیان کە ئیستیقراری کرد هەڵکەنێ. زۆر زەحمەتە ئینسان بە پێ بڕوا ماوەیەک و هەتاوەگە و ئەگاتە کۆنفرانسێک و مؤتەمەرێک و پیاوێکی عالم و بەحسێکی بە قوتی تیابینێ. زۆر زەحمەتە ئینسان پاش ماوەیە لە دابڕان لە خوێندن کە محازەڕەکانی هەمووی فڕێیا و نازانێت کتێبەکانی چی لێ کردوون جارێک کتێب بچێتەوە سەر خوێندن. ئەمە بیرمان لە چی پێکاتەوە؟ بیرمان لەوە پێکاتەوە قۆناغێک شتێک نییە بۆ عیلم، وەکو چۆن ئەم عیلمە بەحرە و مەوجەدە بنی نییە کوردەڵێ و سنووریشی نییە، بەحر ئاوایە، عیلمیش ئاوایە. ئینسان هەچێنێ بە دوای عیلما بگەڕێ، هەچێنێکە دوای عیلم بکەوێ کەمە. مەڵێ هیچ منی هیچ نیم، مەڵێ ئیشی من نییە، مەڵێ لەسەر و منەوە خەڵک هەیە، مەڵێ تەخەسوسی من هی ئەوە نیە. نەخێر، هەتا ئەمریت ئەبێ بە شۆنم عیلمەوە بی. ئیمامی ئەحمەد پیر ببوو، مەحبەرەیەک و قەڵەمێکی پێبوو، وتیان ئەی ئیمام ئیلا مەتە المەحبەرە، هەتا کەی بە دوای ئەم مەرەکە بوو، بە دوای ئەمەی فەرمی من المەحبەرەتی ئیلا المەقبەرە، فەرمی لە مەرەکەبەکەمەوە تا قەبرەکەم، یعنی کەوازم لە قەڵەم و مەرەکەبەکەم هێنا دیارە بۆ قەبرستان چووم. بۆیە سوبحان الله ئەم دینە دینی عیلمە. کۆمەڵێک شوان و خەڵکی ڕەشۆک و خەڵکی نەخوێنەواری هێنا کردنی بە سادەی ئومەم. ئەو کتێبانی لە مێژووی ئیسلامەتیان نووسراونەتەوە بە درێژایی تەریخ شۆڕشی وا لە خوێندنە ئاواڕووی نەداوە، لەبەرەوە شتێک نییە تیا بوەستین. بووی بە 70 ساڵ بەڵێ بەخوا ئینشاءڵڵا هەرە بم بە پرۆفیسۆر، هەر بەحسەکانم تەواو کەم و هەر بێ بەو لەقەبەوە بچمە بمخەنە ژێرگڵەکەوە، چکە بۆ ئەمە شانازیەکە، شتێکە دوای خۆ بەجێ ئەهێڵیت بۆ ئەوەی کە کەلیمەکانت بەسمەیان هەبێت و کاریگەریان دوای خۆت هەبێت. ئەبێ لەقەبێک و ناوێت دوای خۆ بەجێ بێڵی، نەک بۆ ناوی خۆت، نەخێر بەوە عیلمەی کە بەجێ هێڵی، چکە خەڵک ئەمڕۆ ئەوانە بوون بە لەقەب و اعتیبارێکی هەیە. بۆ شتێکمان نییە بە ناوی وەستان لە عیلم. واتە خۆشەویستەکانم شتێک نییە بە ناوی سنوورێک بۆ عیلم، وەکو چۆن هەندەسە ئەم سەقفەی بەسەر ئێمەوە کردووە، شتێک نییە بە ناوی سنوورێک بۆ زانست تەواو بڵین ئەلێرەنەیە ئێمە ئەوەستین. بۆ چکە عیلمەکان ئەو نەزۆرن، ئەو نەبەرفراوان، لێک بوارە قاڵە بیتەوە لە ئەخیرە ناگەیتە نەتیجە یاخود ناگەیتە بنبەست.